بناوی خدای بەخشندەی میهرەبان، درود و سەڵاوات و سەلامی خدا لەسەر سەروەری سەرداری ئێمە و لەسەر یار و هاوڵ و هاوڵان ئەو هاوسەرانی ئەو لە یادی لەدایکبوونی نازدارمان پیرۆزبایی لەسەر جەم مرۆڤایەتی دەکەین. بێگومان دیارە لە تێکۆشان و جوهدی ئیماندارانی پێش ئێمە کە لە حوزوری ڕەسوولی ئەکرەمە، لە وجودی ڕەسوولی ئەکرەمە، لە دژی ستەم و زوڵم و توغیانی قوڕەیشە وەستاون، ئافرەتان و پیاوان بەیەکەوە بوون. بەیەکەوە ئافرەتان و پیاوان هاوشان و هاوبەش و بەشدار دژی ستەم و زوڵمی قوڕەیش وەستاون و بەیەکەوە پاڵپشتی پێغەمبەری نازداریان کردووە. بۆ ئافرەتان جێگای شانازیە کە یەکەم شەهید لە ئیسلامە ئافرەت بێ، یەکەم باوەڕدار کە بڕوای بەم پەیام و ڕیسالە گەورەیە هێناوە ئافرەت بێ، یەکەم بڕوادار کە بڕوای بە پەیام و ڕیسالەی خوددا هێنا لەسەر ئەم ئەرزوو زەویە خاتو خەدیجەی دایکمانە ڕەزای خوای لێبێ، و یەکەم شەهیدی ئەم ڕێگایەش هەر ئافرەتە لە پێناو پەیام و ڕیسالەی خوایی کە شەهید بوو خاتو سومەیەیە ڕەزای خوای لێبێ. بێگومان ئەگەر بڕوانین بە سیرەی مبارەکی پێغەمبەر تەماشا دەکەین ئەوانەی دەوران دەوری پێغەمبەری نازداریان داوە، ئەوانەی پاڵپشت و هاوکاری پێغەمبەری نازدار بوون، ئەوانەی کە بار و ئەرکی ئەم دەعوە و ئەم ڕیسالە گەورەیان هەڵگرتووە کەسانێکی گەنج و لاو بوون، کەسانێک بوون کە لە حرەتی گەنجیاندا بوون. بەتەمەنترین کەسێک کە بڕوای بە پێغەمبەری خوددا هێنا بێ لەو سەردەم و وەختە پێشەوە ئەبوو بەکر بووە کە تەمەنی 38 ساڵ بووە، و خاتو ئەسما لە تەمەنی 14 ساڵی باوەڕی بە پەیام و ڕیسالەی خودایی هێناوە، خاتو عائیشەی خوشکی هەر لە تەمەنێکی زۆر کەمتر. بۆیە ئەگەر تەماشای سیرەی مبارەکی پێغەمبەرکەین، ئەگەر تەماشای سیرەی سەحابە و سەحابیاتکەین، بۆمان دەردەکەوێت ئەوانەی لە دەوران دەوری پێغەمبەر بوون عەلەیهی ئەفضەل السەڵاتی وەسەلام، و ئەوانەی ناڕەحەتی و ئەزیەت و زەحمەتی ئەو ئەرک و بەرپرسیارەتیان هەڵگرتووە گەنجان و لاوان بوون. ئەبوو حەمزەی خارجی دەڵێ ئایا بە دەوری پێغەمبەرا کەسانێ هەن کە لاو نەبن؟ ئەگەر تەماشاکەین بەڕێزان لە ڕاستیە حەقیقەتێکی زۆر ڕوون دەبینین کە ئەوانەی ئەم پەیامە عەزیمەیان سەرخستووە گەنجان و لاوان پشکی شێریان بەرکەوتووە لە پیاوان و لە ئافرەتان. ئافرەت لە سەردەمی پێغەمبەرا و لە وجودی پێغەمبەرا و لەگەڵ هاتنی ڕیسالە و پەیامی خوددادا گەورەترین پایە و مەکان و پێگەی پێدراوە. تەماشاکەین پێغەمبەری نازدارمان لە پیاوان و لە ئافرەتان کاتێک کە بەیعەت و پەیمان و هاوپەیمانیان لەگەڵ دەبەستێ، ئافرەتان و پیاوان بەجیا پەیمان دەدەن بە پێغەمبەری خوا، وەکو خێزان و وەکو هاوسەر پەیمان نادەن کە هەر خێزانێ هەر هاوسەرێ بچی بەیەکەوە پەیمان و بەیعەت بدا بە پێغەمبەری نازدارمان. خاوەنی کتابی تەحریر المەرأە فی ڕیسالە، خاوەنی کتابی تەحریر المەرأە فی عەصر الڕیسالە دەڵێ بەیعەتدانی ئافرەتان بە پێغەمبەری خوا سێ دەلالەتی هەیە. دەلالەتی یەکەمیان ئەوەیە کە ئافرەتان سربەخۆن و تابعی پیاونین، کەسایەتی سربەخۆیان هەیە و تابعی پیاونین. دەلالەتی دووەم لە بەیعەتە ئەوە دەگەێنێ کە ئافرەتان بەیعەتیان داوە بە پێغەمبەری خوا، بەیعەتیان داوە بە ئیسلام و بە گوێڕایەڵکردنی فەرمانەکانی خوددا و پێغەمبەر. دەلالەتی سێم لە بەیعەتە کە پیاوان کە ئافرەتان بەجیا لە پیاوان بەیعەتیان داوە لەسەر دوو ئەساسە. ئەساسی یەکەم ئافرەتان بەیعەتیان بە پێغەمبەری خوا داوە وەکو پێغەمبەر، و بەیعەتیان لەسەر ئەساسی دووەم ئەساسیان بە پێغەمبەر داوە وەکو پێشەوا و پێشەنگ. بۆیە هەر تەماشای سیرەی مبارەکی پێغەمبەرکەین دەبینین باسی هەر مەجالێ بکەین، باسی هەر بوارێ بکەین لە بوارەکانی خزمەتکردنی داوە و هەڵگرتنی داوە و گەیاندنی داوە و ڕیسالە و پەیامی خوا. تەماشا دەکەین ئافرەتان لە پێشەنگی پێشەنگ و وێنەکان ناتەواو دەردەچێت بەبێ ئافرەت.
ئەگەر تەماشای هیجرەت بکەین بە هەردوو هیجرەتەوە ناکرێت لە هیجرەتی حەبەشە وێنای بەرەکەی کچی ثەعلەبە نێنە بەرچاوی خۆمان کە لە کاتێکدا هیجرەت بە شێوازێکی نهێنی بوو بەڵام ئەوە بەرچاوی قوڕەیشەوە بە بێرانە و بە جورئەتەوە هیجرەت دەکات ناکرێ داستانی ناڕەحەتی و هەوراز و نشێوی و فیراقی سەلەمە لە منداڵەکەی نێنینە بەرچاوی خۆمان کاتێکە لە هیجرەتی حەبەشە هیجرەتی کرد و ناڕەحەتی بینی ناکرێ کاتێککە باسی هیجرەتی مەدینە دەکەین وێنای هیجرەتی مەدینە بەبێ خات و ئەسما هەرگیز تەواو نابێت و هەرگیز ڕسمێکی تەواو نادا و بەڵکو هەر لە سەرەتا هیجرەتە تا کۆتایی هیجرەتە خات و ئەسما تەواوکەری وێناکەی و باڵاترین وێنای ناو هیجرەتی مەدینەیە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.